دواگفتوگوێم ڕۆمان لەسەر کاریگەری و شەپۆ لە بارانبارینە بەخۆڕەی دووڕۆژی ڕابردووی ناوچەکانی گەرمیان و سلێمانی بەتایبەت لەم ناوچەی گرتەوە کاریگەریەکانی چین لەسەر ئاوی ژێرزەوی. بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفسەری یاریدەدەر دکتۆر عەلی حەمەد ساڵح کە بەڕێزیان پسپۆرن لە بواری ژینگە و ئاو. دکتۆر سڵاو لێ بێ بەیانیت باش کاو بارانە باری و لافاو هەڵدەستا و دەمانبینی لافاوەکان بەسەر شەقامەکاندا دەڕۆشتن لە خۆ دڵمانژانیە کرەمانود ئەمە ئەوە بۆکوێ ئەڕوا کە ئیسفادەی لێ ناکەین ئایا ماوە بەبێ ئیسفادە لە دەستمان دەردەچێ و دەڕوا یانەوەی کە نا کاریگەری خۆی هەیە لەسەر ئاوی ژێرزەوی. فەرموو دکتۆر. بەیانیتان باش، بەیانی بینەرانتان باش. هیوای سەلامەتی بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە خوازم و هیوادارم بارینی باران بەم شێوازە بەردەوام بێت چونکە شتێکی زۆر باشە. چەند ساڵێکە ئێمە ڕوبەڕووی قەیرانی وشکە ساڵی بووینەتەوە نەک هەر هەرێمی کوردستان و عێراق بەڵکو زۆربەی زۆری وڵاتان و گوێی زەوی بە گشتی ڕوبەڕووی ئەو بووینەتەوە کە ئەبێت پلانمان هەبێت بۆ ڕوبەڕوونی بووینەوەی قەیرانی وشکە ساڵی. بارینی باران لە ئەم ساڵە بەم شێوازی ئێستا کە ئەیبینین مای خۆشبەختی و ئاماژەیەکی زۆر باشە. باشە دکتۆر، ئەگەر پێمان بڵێ ئەم بارانە کە دەبارەیە وەکو پرسیارەکەمیشم دیارە بە باشی کوێت لێ نەبووە، ئەم بارانە دەبارەیە لافاو دروستە بێ لە ماوەکی زۆر کە مابڕێکی زۆر باش باران باریوە، ئێمە وەکو هاوڵاتی کە دەیبینین بارانەکە بارەوە بێ بە لافاو وەڕوا دڵمان بۆی ژانەکاڵین نەمانتوانیوە کەڵکی لێ وەربگرین. ئایا هەروە بە ئاسانی دەڕوا و ئێمە کەڵکی لێ وەرناگرین یان یاخۆدوانیە نا کەڵکی زۆری هەیە بۆ ئاوی ژێرزەوی؟ لە ڕاستیدا زۆر سوودێکی لێ نابینین. لە ڕاستیدا سوودێکی زۆری لێ نابینین ئەگەر بەم شێوە خوڕە بڕات و چونکە وەکو ئەزانی ڕوبەری شارەکان گەورە بووە، زۆربەی زۆری بە کۆنکرێت جادەکان بە قیرتاو داگیر کراوە، وای لێ دێت ئەو ئاوە نەتوانێت ڕیچارج بێتەوە بۆش ئاوی ژێرزەوی و بە شێوازێکی خوڕ ئەڕوات و ئەڕوات تێکەڵە بێتەوە بە سەرچاوەکانی تر و بەرەو وەسەت و جنوبی عێراق ڕاو. ئێمە لەم کاتا بەڕاستی سوودێکی وای لێ نابینین. بۆیە باشتر وایە کە ئێمە پلانێکی وایمان هەبێت کە ئێمە خۆتەزانی لە چەند ساڵانی ڕابردووە قەیرانی زۆری بارانبارین و کەمی ئەومان هەبووە. ئەو عێراق و هەرێمی کوردستان زۆربەی زۆری ئەو سەرچاوانی کە دێتە ناوی لە 150 لە دەروەی هەرێم ئێمە پشتمان پێبەستۆ. خۆتەزانی بەنداوێکی زۆر لە ئێران و لە تورکیاش دروست کراوە، بۆیە ئەمە بۆتە هۆی دابەزینی ئاستی ئەو سەرچاوانی کە دێنە ناو هەرێمەوە. بۆیە ئێمە وەکو هاوڵاتیانی هەرێم ئەگەر قسە زیاتر لەسەری بکەین پشت بە ئاوی باران ئەبەستین. بە ئاوی بارانیش کە بە شێوازێکی هێمن و لەسەرخۆ ئەتوانین بڵین ئیسفادەیەکی لێ ئەکرێت، بەڵام ئەو بە شێوازێکی خۆڕ بەم شێوازە بارینە هەتا ئێستا پلانێکی وامان نەبوو کەمە ڕیچارجێکەینەوە بۆ ژێرزەوی و سوودی لێ بینین. خۆ دەزانی خێرایەکە ئەوەندە زۆرە کە ئێمە نەتوانین سوودی لێ بینین. بۆیە ئەگەر بێت و پلانێکی تۆپمە و استراتیجیمان هەبێت ئێمە برێوێکی زیاتر بین بە دروستکردنی بەنداوی بچووک و گەورە، دروستکردنی ئاستاڵ و زۆنگاو لەو شوازانی کە لە زۆربەی زۆری وڵاتە پێشکەوتوەکانە ئێستا پیادە ئەکرێت بۆ ئەوەی هاوڵاتیان خۆشیان دەتوانن ئەمە بکەن، ئەم ئاوە کۆ بێتەوە و بە شێوازێک بە هەدەر نەچێت و نەڕواتە ناو سەرچاوەکان و دوای ئەوە بۆ جنوب و دوای ئەوە بۆ شەتڵ عەرەب. دەکرێت بەو شێوازە سوودی لێ بینین ئەم ئاوە لە ئێستا خەزن بکرێت و لە وەرزەکانی کە باران بارین کەمەیان باران بارین نییە ئێمە سوودی لێ ببینینەوە و ئەمە لەلایەک لەلایە کەشەوە ئاوی ژێرزەویمان بە شێوازێکی تر ببوژێنینەوە نێهڵین ئاوەکە بە فیڕۆ بڕۆت. باشە دکتۆر، هاوڵاتی چۆن نەتوانێت ئەمە بکە؟ ئێمە زۆر جار هەڕووی دەممان بۆ نمونە لە حکومەتە، حکومەت بەندا و دروست بکە، حکومەت پۆن دروست بکە، هەندێکی کردو و هەندێکشی نەکردووە. هاوڵاتی چۆن نەتوانێت ئەمە بکە؟ بۆ دروستکردنی بەنداوی گەورە و پرۆژەی گەورەوە لە ئەرکی حکومەتە، بەڵام هاوڵاتیان دەبێ ڕۆشن بیر بکرێن بەوە ئاستی هۆشیاریان زیاد کرێ بەوە. ئەگەر سەری وڵاتانی وەکو ئەمریکا و بەریتانیا بکەین
هاوڵاتیان خۆیان بە شێوازە لە شێوازەکان کۆمەڵێ تەنکی گەورە یاخود شێوازێ لە شێواز خەزانێکیان دروست کردووە و ئاوەکو ئۆکەنەوە لەبەرەوەی ئاوگرانە لەوێ دەتوانن لە وەرزەکانی تردا بەکاری بێننەوە بۆ مەسائلی کشت و کاڵ ئاودانی درەختەکان یاخود هەنی هۆکاری تر کە بڵێن ئەگەر بۆ بخواردنەوە بەکارنێنێت لە هەرێمی کوردستانیش دەکرێت هاوڵاتیان ئەو شێوازەکە من خۆم کردومە لە لای خۆم ئەتوانی مەسەلەن ئەو ئاوی بارانەوە کۆ بکەیتەوە ئەگەر تەنکەرێکی گەورەت هەبێت تەنکێکی گەورەت هەبێ یاخود مەخزنێکی گەورە بیری لێ بکرێت و پێشەوەی خانۆکە دروستکرێت خاصەتەن لەو باخانە کە لە دەروی شار دروستکراون و ئاوەکە لە وەرزەکانی تردا بەکار بهێنرێتەوە کە هاوڵاتی زۆر ئاسانەوە دەتوانێت کاری لەسەر بکات و بە شێوازە لە شێوازەکان سوودی لێ ببینێت. باشە دکتۆر ئەم بارانی کە باری چەندە پێویست بوو بۆ کشتتوکاڵ و ئایا کشتتوکاڵ پێویستی بە بارانێکی تر هەیە یاخود نا ئەوەندە بەس بوو؟ لە ڕاستیدا ناتوانین بڵێن چونکە کشت و کاڵ تۆ چی ئەچێنیت بە پێی جۆری زەرعاتەکە چەنەوە اختصاسی من نییە پێم وایە ڕێژەکەی ئەگۆڕێت بەڵام ئێمە لە هەموو کاتێکە ژیان یانی ئەو یعنی ژیان بەبێ ئەو ناتوانین بشین چونکە ئێمە بەس بۆ کشت و کاڵ ئەومان پێویست نییە بۆ پەلەوەرەکان بۆ حیوانات و بۆ گەشت و گوزار بۆ ژیان تۆ بۆ هەموو ئەم کایانی ژیان پێویست بە ئاو هەیە بۆیە ئەگەر بێت و ئێمە چونکە خۆک ئەزانن کە جیهان هەمووی ڕوبەڕووی ئەم قەیرانە بۆتەوە و ئاوە شیرینەی کە لەسەر ئاسی زەویە هەیە ئەگەر کۆی گشتی قەبارەی ئاوی سەر زەوی مقارنە بکەین بەراورد بکەین بە وشکانی لەسەر زەویە سێوێک بەرامبەر تۆپێکی باسکتبۆڵە ینی تۆپێکی یاخود یاریە شەقا سێوەکە ئاوەکەیە لە قەبارەی و ئاوە 0.003 یعنی 0.003 تقریبا ئاوی شیرینەکە ئێمە لەوەی هەنێکی لە ژێر زەویا بە هەنێکی بە شێوەی بەسەڵەکان بە هەنێکی بە شێوەی بەفر بێت ئەمە نەتوانین دەستمان بیگاتێ بۆیە مانجمنت یاخو بەڕێوەبردننی ئاو لە هەموو وڵاتەکان گرنگە ئەوە کێشەیەکی جیهانیە عراقیشێکێکە لە وڵاتانی کە لەسەر زۆنی سوورایە و ڕوبەڕووی قەیرانی وشکە ساڵی ئەبێتەوە ئەم قەیرانی وشکە ساڵی و نەبوونی بارانیش و بەرزبوونەوەی پلەی گەرما حاڵەتی زۆر خراپ بە دوای خوانێ لەوانە خۆڵبارینە لەوانە بە بیابان بوونە لەوانە سێربوونی زەویەکانە و جگە لەوەش دیاریدەی کۆچ کە یەکێکە لە دیاریدەکان و ئێمە چاوەڕێەکەین ڕووبات ڕوئەیات ئەو ناوچانەی کە ڕوبەڕووی ئەم قەیرانانە ئەبنەوە بۆن منە زووتر ئەشێ جنوب زیاتر لە وەسەط و وەسەتیش لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئەوە بێتەوە بۆیە چاوەڕێ ئەوەکەین کە کۆچێکی زۆر لەو خەڵکانی کە لە خوار و ناوەڕاستی عراقن ڕووبکەنە کوردستان کە ئەمەش دوا بە دوای خۆی لەوەشێ گۆڕانکاری لە دیموگرافیا یا مەنتیقەیە بکات و شێوازێ لە شێوازەکان کێشەی ڕوبەڕووی هەرێم و قەواری هەرێمیش بێتەوە. باشە کەواتە دکتۆر ئێمە بێ کێشەکە لە نەڕەتیەوە بیر لە چارەسەری بکرێتەوە تا لە سەراسی عراق بیر لە چارەسەرکردنی بکرێتەوە یان نابێ هەرێمی کوردستان سربەخۆ لانی کەم ئاسایشی ئاوی خۆی دابین بکات. لە ڕاستیدا شتەکە گشتگیرە ناتوانین لە ڕاستیدا شتەکە گشتگیرە تایبەت نییە فقط بە هەرێمە حکوومەتی هەرێمی کوردستانەوە یاخود بە حکوومەتی عراقیەوە وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەمە ڕوبەڕووی گشت جیهان بووتەوە چونکە خۆتە زانی دیاریدەی بەرزبوونەوەی پلەی گەرما گلۆبال وۆرمین لەگەڵ کلایمت چێنج گۆڕانی مەناخ دیاریدەیەکی جیهانیە کە ئێستا گەشتۆتە 1.2 زیاتریش دەرەجەی حرارەتی سەرزەوی کە ڕوبەڕووی کۆمەڵ مرۆڤایەتی ڕوبەڕووی کۆمەڵی قەیران دێتەوە من ضمنیا لە ناویشیانە هەرێمی کوردستان و عێراق کە ئێمە بۆیە لە خەتەرین چونکە هەر چوار وڵاتەکەی عێراق و ئێران و سووریا و تورکیا بەڕاستی ڕێژەی ئەومان کەمە ئەو ئاوەی کە هەیە دیژ لەو فراد و کۆمەڵە سەرچاوان کە وڵاتانی تریش خۆیان پێویستیان پێایەتی دیار هەتا ئەس ئەگریمنتێکی زۆر تۆکمەش نییە لەوەی کە ئەوە بە یەکسانی دابشکرێت لە بینی ئەم وڵاتانە ئێمە زیاتر پێش بە سەرچاوی ئاو ئەبەستین لەم حاڵەتە بۆیە گرنگە ئێمە پلانێکی وامان هەبێ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی عێراقیام هاهنگ بین و ئەبێ کۆمەلگای نێودەوڵەتیش کە خۆیان لە سەرخەتن بیانینە سەرخەت و ئێمە سوود لە توانای هەم مادی و هەم معنەوی ئەوانش ببینین بۆ ئەوەی ئێمە پلانێکی داڕێژراوی تۆکمەی استراتیژیمان هەبێت لە داهاتووە
چۆن ڕوبەڕووی ئەم قەیرانە بینەوە هەر لە دروستکردنی بەنداوی بچووک و گەورە بێ هەر لە بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری خەڵک بێ هەم لە سەوزکردنی ناوچەکان بێت ئێمە بتوانین بە شێوازی دکتۆر سپاس بۆ زانیارەکانە سپاس بۆ ڕوونکردنەوەکانە گرفتێک لە گواستنەوەی وێنەکە دروست بوو سپاس بۆ ڕوونکردنەوەکانت پەیامەکانت گەیشت زۆر سپاس